سڵاو ئەم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنمەیەکی تری بۆ جێبەجێکردن لەگەڵتانم و تەوەری بەرنامەی ئەم جارەمان تەوەرێکی گرنگ و هەستیارەکەت پەیوەندی و کاریگەری هەیە لەسەر تاک بە تاکی کۆمەلگا ئەوی ژینگەیە. بۆ بەرنامەی ئەم جارەمان چالاگوانێکی مەدەنی واتە ژینگە پارێزێکی ئەم شارەی کەرکووکمان بانکێش کردووە کەویش بەڕێز شکۆفە محەممەدە. بەڕێز شکۆفە محەممەد بەخێر بێی. دەمەوێت سەرەتا لەوە دەست پێ بکەم ژینگە چۆن پێناسە دەکەی؟ زۆر زۆر سپاس کە پێشنگ بۆ ئەم دەرفەتە. سەرەتا پێناسی ژینگە دەکرێوا پێناسی بکەین. ژینگە ئەو جموجۆڵەی مرۆڤایەتی کە لەسەر هەسارەی زەوی هەسارەی زەوی دیارە پێک هاتووە لە شاخ و ئاو هەوا و هەموو پێکاتەکانی زەوی مرۆڤەکان و بوونەوەرەکانی کە لە سەرەتی ئەو جموجۆڵ و ئەو کارلێکردنەی کە لە بینی ژینگە و لە بینی بوونەوەرەکاندا هەیە ئەوە دەتوانین پێی بڵێن ژینگە. ئێمە دوو جۆر ژینگەمان هەیە کە هەردووچیان ئەچنە ناو پێناسەی ژینگەوە. یەکێکیان کە ژینگەی سروشتی پێ دەڵێن، ئەوە کەشیانی تر ژینگەی ترمان زۆرە، ژینگەی کۆمەڵایەتی و بەدوای ئەوشایە جۆری تری ژینگەمان هەیە. بەڵام ئەوەی کە گرنگە و دەچێتە ناو پێناسەکەەوە ژینگەی سروشتیە لەگەڵ ژینگەی کۆمەڵایەتی. مەبەست لە ژینگە سروشتیەکەش دوو جۆرە. یەکێکیان کە پێی ئەڵێن مادیات واتە باس لەوە دەکەین ئاو و هەوا و خاک. ئەوەکەی تریان کە بایۆلۆجیە بەشە دووەمی ژینگەکە کە بایۆلۆجیە واتە چ بوونەوەرێک لە مرۆڤ و لە دار و دارستان و ڕووەک و هەموو ئەو بوونەوەرانی کە ئەیبینین بە چاو ئەوانی نایبینین بە چاو ئەماچێتە بەشی دووەمی ژینگەکەەوە کە پێڵێن ژینگەی بایۆلۆجی. ئەم دوو ژینگەیە وابەستەم بە یەکتریەوە و بۆ بەردەوامبوونی ژیان و مرۆڤایەتی لەسەر هەسارەی زەوی کار لە یەکتری دەکەن. جاچل لایەن مرۆڤەوە بۆ سەر ژینگە و ژینگەش جارێکی تر لەسەر واتە پەیوەندیەکی دوولایەنەیە واتەوەی لە دەور و بەرمانە وەکو هەمووی لە دەور و بەرمانە ئەوانەی لە دەور و بەرمانە پێی دەوترێت ژینگە. کە دێینەوە بەشە سروشتیەکەی وتمان ئاو و هەوا و خاک و ئەمانە ئەچێتە ئەو ناوەندەشەوە ڕێژەی شێ، پلەی گەرما، پلەی ساردی، چ گۆڕانکاریەک لە گۆی هەساری زەوی ڕوودەدا دەچێتە بەشی ژینگە سروشتێکەوە. ئەمانە هەموو کاریگەری لەسەر بەردەوامبوونی ژیان و مرۆڤایەتی هەیە. زۆر باشە بەڕێز شکۆفە. واتە ژینگە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر مرۆڤەکان هەیە، کاریگەری ئەرێنیمانێ و کاریگەری نەرێنیمانێ. پێم باشانی وتوێژی ئەوە بکەین، شەنوکەوی ئەوە بکەین ئایا ژینگە ئەو کاریگەریانەی کە لەسەر مرۆڤ بەجێ دێڵێت چ کاریگەریەکە؟ بەڵێ دیارەکە ئەگەڕێینەوە تەوەری یەکەم ژینگە سروشتێکەیە. ژینگەی سروشتی کاریگەری زۆر ئەرێنیشی هەیە و نەرێنیشی هەیە بۆ سەر گۆی هەساری زەوی. سروشتیەکان چین؟ ئەوانەی کە کاریگەری خراپیان هەندێکجا هەیە، نەرێنیە. بۆ نمونە ئێستا لەم سەردەمەی ئێستادایە کە مرۆڤایەتی بیر و باوەڕیان بەوە هێنا کە ئێمە ساڵانێکی زۆرە باس لە مەترسیەکانی سەر ژینگەمان دەکرد و کاریگەریەکانی ژینگەی سروشتی چییە بۆ سەر بەردەوامبوونی ژیان. ئەوە تا دەبینین لە سەرتاسەری وڵاتانی جیهاندایە گۆڕانێکی زۆر لە کەش و هەوادا هەیە لە بەرزبوونەوەی پلەی گەرمی. لەو هەموو بوومە لەرزانی کە ئێستا ڕوویداوە لە هەموو وڵاتانی دەوروبەری ئێمەش ئەو هەموو باوزریانە بە فربارینەی کە لە ناوادەی خۆیەتی. یعنی وەرزی زستان کۆتایی پێ هاتۆ ئێستا لە وەرزی بەهاردایە لە هیچ ساڵێکە ئێمە ئەمەمان بەدینە کردو تەنانەت لە عێراق و لە زۆرێک لە وڵاتانی جیهاندایە. کەواتە ئەمە بەشێک لەمە هەندێکی ئەرێنیە لەم گۆڕانکاریە، بەڵام بەشێکیشی نەرێنیە. چونکە تو لە دەرەنجامی بوومە لەرزە و گڕکانەکان و ئەمانە کۆمەڵێ توخمی خراپ، کۆمەڵێ کێشەی سروشتی ڕوئەدا، ڕوچوونی زەوی ڕوئەدا، بۆرانێکی زۆر و زریانێکی زۆر، سۆنامی هەڵئەدا لە هەندێک زەریاکاندایە. ئەمانە چی ئەکەن؟ کاریگەریەکی خراپ لەسەر هەموو بوونەوەرەکانی ناو دەریا و زەریاکانە جێهێڵن، لەسەر سروشتا، لەسەر ڕوچوونی زەوی. دوجار ئەمە هەمووی ئەبێتە کێشە بۆ مرۆڤایەتی. ئەمە ئەو بەشەیە. بەشەکەی تری لایەنەکەیە کە ئێمە وابەستەیە بە ئێمەی مرۆڤەوە، مرۆڤایەتیەوە چ ئەرێنیەکی خراپ ئێمە بەجێ هێڵین لە سەر ژینگە، کاریگەریەکانی ئێمە چییە بۆ خراپی ژینگە. با جارێ واز لە لایەنە باشەکان بێنین، ئێمە چینە سەر ئەو لایەنە خراپانی کە مرۆڤایەتی بەدەستی خۆی
ئەم گۆڕانکاری کە لە کەشوهەوا ئیسەڕوەدا بەشێکی زۆری ئەو وتمان سروشتە، بەڵام بەشەکەی دووەمی ئەگەڕێتەوە بۆ پیسبوونی ژینگە، پیسبوونی ژینگە، کاریگەری نەرێنیەکانی بۆ سەر مرۆڤایەتی کە ئەوە بەدەستی مرۆڤە، مرۆڤ هەڵەسێ بەو کارەکە. چۆن مرۆڤ ئەو کارە ئەکە دیارە لە ڕێگەی ئێستا تەکنۆلۆژیایەکی زۆر و بەردەوامبوونی ژیان و مرۆڤایەتی پێداویستیەکانی ئەم سەردەمە بۆ بەردەوامبوونی ژیان وای کردووە کۆمەڵێک کارگەی زلهێز، کۆمەڵێک پێداویستی کە تەکنۆلۆژیایە، ئەمە لایەنێکی خراپ بۆ سەر ژینگە و بۆ سەر بەردەوامبوونی ژیان بەجێ ئەهێڵێ. بۆ نمونە ئێستا ئاسمانی ئێمە هەمووی پیسە. یەکێک لە هۆکارەکان وتمان سروشتیە، بەڵام هۆکاری دووەم چییە؟ هۆکاری دووەم ئەو هەموو دووکەڵی کارگەزلەکان و بەتایبەتی ئەو وڵاتانەی کە نەوتیان هەیە کانزای سروشتیان زۆرە دەریەکان ئەچێتە کەشوهەوا. ئێستا ئێمە جاران هەر سیارەمان هەبوو پێی هاتو چۆمانەکردیان لە سەرەتایە مرۆڤ پیادە بوو وانە، بەڵام دوای قۆناغ لەگەڵ تەکنۆلۆژیا ئێستا ئێمە تیارەیەکی زۆر لە ئاسمان و لە کەشوهەوای هەموو وڵاتانیجی هەیە. ئەو بە توخمەی کە بەکاردێ لە ئاسماندایە چی ئەکات؟ ئاسمانی هەموو تووشی کۆمەڵێت توخمی جیاواز کردووە. ئەم توخمەکە تێکەڵ هەندێک جار بە هەورەکەش دەبێت، لەگەڵ بارانایە جۆرێک لە بارانی تورش بۆ ئێمە دێتە خوارەوە، زەرورزیانی بۆ سەر کشت و کاڵیش هەیە. ئەوە وتمان کەشوهەواکە. بە هەمان شێوە بۆ سەر ئاوەکان بەشێک لە دەرەنجامی دەرهێنانی نەوت و کارگە گەورەکان ئەو پاشماوایی کارگانە ئەچێتەوە چۆ ئەچێتەوە ناو زەریا و دەریاکان، ئەچێتەوە ناو ڕێژگەکان، ئەچێتە ناو ڕووبارەکان. ئەمە چی ئەکات؟ چ بوونەوەرێک ئێمە لە ناو ئاوەکان هەیە کە ئێمە مرۆڤایەتی لەسەر ئەوە ژیانمان بەردەوامە. بۆ نمونە مەسەلەن ماسی لە ناو ئاوایە وانە کاریگەری خراپ لەسەر ئەو هەموو بوونەوەرانە بەجێ ئەهێڵێک کە لە ناو زەریا و دەریا و ڕێژگەکانن. ئەمە چی؟ پاشەڕووی کارگەکان، پاشەڕووی ئەوەی کە مرۆڤایەتی بەکارهێنێ. ئەمانە هەموو ئەوانن کە ئێمە بەدەستی خۆمان مرۆڤایەتی واکەین. بۆ نمونە وڵاتە گەورەکان ئێستا لە دەرەنجامی ئەتۆم بەکار هاوردنایە. ئەتۆم ڕەنگە لایانی باشی هەیە، بەڵام لایەنە خراپەکانی زۆرترە. کاریگەری نەرێنی تەکنۆلۆژیایە و پێشکەوتنە، بەڵام کاریگەری نەرێنی دەبێت لەسەر پیسبوونی ژینگە. ئەمێکێکە لە یەکێکە لەو هۆکارانە ئەمانە هۆکاری زۆرن دیارە. من دەمەوێت شەنوکەیەوە بکەن و هۆکارەکان دیاری بکەین. بەڵێ ئێستا وتمان ئەمە باسمان کرد، ئێمە لایەنە سروشتێکەمان دەستنیشان کرد کە ئەوانە کاریگەری خراپیان لەسەر ژینگە دەبێت، بەڵام لایەنەکەی تر کە ئەمە بەدەستی مرۆڤە ئەمە زیاترە. بەڵام ئێمە باس لەو تەوەرە بکەین کاک پێشن. یخۆ ڕاستە ئێمە پێویستمان بە تەکنۆلۆژیایە، بەڵام خۆ تەکنۆلۆژیا هەمووی خراپ نییە. کەی خراپە بێ کە مرۆڤ نەگەڕاوە بۆ بەکارهێنانی یاسا، کە بە پێویست بەکاری ئەم بابەتانی بەکار نیێنا بۆ بەردەوامبوونی ژیان. وتمان تەکنۆلۆژیا یەکێکە لە زەروریاتی زێدەڕەوی لە هەر شتێک، زێدەڕەویکردن، نەگەڕانەوە بۆ بنەما یاساییەکان و دەستوریەکان بۆ بەکارهێنانی ئەم توخمانە. خۆ ئەم توخمانە هەموو لە گۆی زەویە خوای تەبارەک و تەعالی داوێتی ئێمە بۆ ئەوەی ئێمە ڕۆژ بە ڕۆژیش مرۆڤایەتی دۆزیوێتەوە. وانە هەندێکی ڕەنگە لە سەرەتای هەر نەمانزانی بێت، بەڵام لە خزمەتی ئێمەیە لە ناو حەسارەی زەویایە. بەڵام ئایا ئێمە چۆن بەکاری بێنین بۆی لە دەستیشی نەدەین؟ چکە ڕۆژێ لە ڕۆژان لە دەرەنجامی زیادەڕوویی و بەکارهێنانی بەشێک لەم توخمانە بەبێ گەڕانەوە بۆ یاسا لە دەستی ئەدەین، تەواو ئەبێت، هەموو شتێک بەردەوام نابێت. تەنها چی بەردەوامن؟ ئەوانەی کەوتمان سروشتین. بۆ نمونە وزەی ڕۆژ یەکێکە لە وزە سەوزەکان کە ئێمە ناوێنین وزەی سەوز بەردەوامە، ئێمە دەتوانین بەکاری بێنین بەبێ ئەوی زەرورزیانیشی هەبێ بۆ سەر مرۆڤایەتی. بۆیە ئێستا لە سەرتاسەری جیهاندایە ئەو وزانی کە ئەمڕۆ لە ڕێگەی دەستی مرۆڤایەتیەوە دۆزراوەتەوە کە بەکاردێ بۆ خزمەتکردنی بواری ژیانی کۆمەلگا، درکیان بۆەوە کرد کە مەدرسیەکان زۆرن کە بەدەستی مرۆڤ خەریکە هەساری زەوی تێکە دێن، خەریکە ژیانی مرۆڤایەتی لە ناو ئەچێت. بۆیە هەڵساون چی ئەکەن؟ ئەگەڕێن بە دوای وزەیەکایە جۆرێک لە وزەکە ئەو وزەیە بەردەوامە، وەکو وزەی خۆر، وەکو وزەی تەوژمی زەریاکان، تەوژمی ئاو، ئەتوانین ئێمە وزەی لێ وەربگرین. باەکی بەهێز ئەتوانین وزەی لێ وەربگرین. وانە وزەی ترمان هەیە ڕەنگە لە ڕووەکەوە ئەتوانین ئێمە بەکاری بێنین لە پاشەڕۆی ئاژەڵەوە، بەڵام بە شێوازێک ئێمە بێت مامەڵی لەگەڵا بکەین، بە شێوازێکی زانستیانە و ئەکادمیانە
کەوا بێ زەرزیانی کەمتر بێ لەوەی کە ئێستا ئێمە ئەوانی کە پێڵین موزەکان زا سروشتیەکان وەکو نەوت و وەکو گازی سروشتی تەنانەت گازی سروشتی یەکێکە لەو گازانی کە ئێمە توانین بە بابەتە ئەرێنیەکە بەکاری بێنین بەڵام بە بەرنامە بە سیاست بە بەکارهێنانی زانست ئەگەر وا بەکارمان نێنا تەنانەت ئەویش ڕاستە گازی سروشتی و لە ناوگۆی زەویدایە هەیە بەڵام ئەگەر نەمانزانی بە شێوازێکی زانستیانە و ئەکادمیانە بەکاری بێنین ئەویش لە دەرەنجامە زەرورزیانی زیاترە وای لەوەی خزمەت بە مرۆڤایەتی بکات بۆیە ئەمانە هەموو ئەو بابەتانن کە ئێمە زەرورزیان بە ژینگە گەیەنیە کە هۆکارەکانن بەدەر لەمانە وتمان باسمان لە تەکنۆلۆژیا کرد ئەمڕۆ کۆمەڵێک ئێمە برج و تاوەری پەیوەندیەکانمان هەیە وەکو ئاسیاسیڵ و وەکو کۆڕک و تلیکۆم و ئیتر هەموو ئەم بابەتانە ئەمانە چی ئەەکەن ئەمانەش جارێکی تر لە دەرەنجامی طبعاً دیارە ئەم تاوەرانە بەرزن بەڵام چی ئەەکەن ئەو شتێک کە ئێمە بە چاونیایی بینین ڕەنگە مەوجاتی کەهرۆمەغناتیسیە ئەمانەش جارێکی تر ژینگە پیس ئەەکەن و کاریگەریی خراپ لەسەر کۆئەندامی جستەی مرۆڤیش بەجێهێڵن کە مرۆڤ درکی پێناکە بۆیە زۆر جاری ئێمە داواکەین ئەڵین ئەبێ ئەمە لە دووری کۆمەڵانی خەڵکەوە بێ بەڵام جێگەی داخە ئێستا هەمووی لە ناو شارەیە ئەوە یەکێکە لەوانەی کە ژینگە پیسەکات خاڵێکی تر ئەوەیە کە ئەمڕۆ ژینگەکەی ئێمە بەدەستیەوە ئەناڵێنێ بەڕاستی ئەو سیارانن کە مرۆڤ بەکاری ئەهێنێ بە تایبەتی ئەوانەی زیاد کۆن بوونە کە دووکەڵێکی زۆر یان فلتەر بەکارنایانی وەکو پێویست ئاگجۆزی سیارەکەی خراپ بووە ناچێت چاکی بکاتەوە و کەسیش نییە محاسبەی بکاو بە دووە داسوونی بۆ بکە بۆیە ئەمانیش جارێکی تر ئەمان زۆر خراپە لەبەرەوەی دووکەڵێکی خراپ و ئەو مادەی کە لە ناو بنزیندایە ئێمە بەکارێنی کە مادەی ڕساسە یاخود مادەی میثانە ئەمانە جارێکی تر لە ڕێگەی ئەو دووکەڵەوەچنەوە کەش و هەوا ژینگەکەی ئێمەیان پیس کرد تەنانەت ئەمەیان نەک هەر بۆ هەواکە ئەچێت لەسەر خاکیش ئەنیشێتەوە ئەچێتە سەر ئەو خۆراک و ئەوانەی ئێمەشکە ئەیخۆین واتە کاریگەریەکەی لەسەر هەرسێ پێکاتەکەی ژینگەیە ئاو هەوا خاک ئەمە بەشێکی ترە لەوانی کە هۆکاری ئەوەن کە ژینگەی ئێمە پیس کرد دێنە سەر ئەو کارگانی کە وتمان وەکو بۆ نمونە کارگەی چمەنتۆمان هەیە کارگەی بلۆک دروستکردنمان هەیە ئەمانەش زۆربیان کە ئێستا ئەمڕۆ فلتەر بەکارنایێنن ئەمانە بنە چی ئەمانەش جارێکی تر ئەو توخمانە ئەچنە چینەکانی ئاسمان تێکەڵ بە چی ئەبن زۆر جار ئەوە نەبرز لەگەڵ هەوایە بەرزە بێتەوە تێکەڵ بۆ هەور و پەڵە هەورانە بن لەگەڵ بارانایە بە شێوازێکی خراپ ئەنیشێتەوە سەر زەویە کشتتوکاڵیەکان و خراپی بۆ ئێمە بەجێهێڵێ ئەمە یەک دوو دیارە ئەم کارگانە زۆربیان لە ناو گەڕەکەکانن لە ینی نزیکی جێنشینی خەڵکەکەن ئەو یەکەی نیشتە جیانی کە هەن کە ئەمڕۆ خەڵک لە ناویاندایە ژیان بەسەر دەبات بۆیە ئەمە چیە بێت ئەنیشێتەوە سەر ئەو ماڵانە و ئەبێتە هۆکاری نەخۆشیەکانی شێرپەنجە چیهی پێستە بێت نەخۆشی ڕەبوو بێت هەر جۆرە نەخۆشیەک بێت تەنگە نەفەسی بێت ئەمەش بەشێکی تر لە پیسبوونی ژینگە کە لە ڕێگەی کارگەکانەوەیە بەشێکی تر لە پیسبوونی ژینگە کە ژینگەکەی ئێمە بەردەوام پیسەکات ئەمانە هەموو هۆکارن کە ژینگەکەت پیسکرد کە بەدەستی مرۆڤایەتیە ئێمە وتمان ئەمە بەشێک خۆی سروشتیە کە لە ڕێگەی گرکان و لە ڕێگەی بوومەلەرزە و ئەوانیش ژینگە پیسەکەن کە سروشتیە دەستی مرۆڤایەتیتیانە هۆکاری پیسبوونی ژینگەن گرکان بۆ نمونە کە ئەو هەموو توخمە ئەو هەموو لەگەڵ ڕێژە بەرزە ئەو ئەچێتە ئاسمان و دواتر جارێکی تر ئەنیشێتەوە سەر زەوی کشتتوکاڵی تێک ئەدا جا ڕەنگە بەدەیان کیلۆمەتر دەرهاویشتەی گرکانەکان ئەڕوات چی ئەکات ژیانی مرۆڤایەتی تێکەدا ئەوانە لایەنە سروشتێکەیە کە هۆکاری سروشتین بۆ پیسبوونی ژینگە بەڵام ئەمانەی ترم خاڵانی کە باسمان کرد ئەمە بەدەستی مرۆڤایەتیە ئێمە مرۆڤ بەدەستی خۆمان ژینگەکە پیسەکەین بەڵام لە ڕێگەی ئەمانەوەیە لە ڕێگەی بەکارهێنانی کارگەوەی لە ڕێگەی بەکارهێنانی سیاری خراپەوەی لە ڕێگەی برجەکانی ئاسیاسیڵ و ئەوانەوەیە لە ڕێگەی وتمان ئێستا ئاسمانەوە تایارەکان هەموو ژینگەکەت پیس ئەەکەن لە ڕێگەی ئێستا دێنە لایەنێکی تر کە بۆ بابەتی کشتتوکاڵی بەکاردێت ئەو پەینانی کە هەمووی تخمی کیمیاویە ئەمڕۆ بەکاری ئەهێنین ئەوەش بەشێکە لە پیسبوونی ژینگە و بەشێکە لە توشبوونی کۆمەڵانی خەڵک بە نەخۆشیەکان و تا ژینگەی جستەی مرۆڤیشمان پیس کرد بە کۆمەڵێ تخم کە لە ڕێگەی خواردن و لە ڕێگەی ئاژاڵەوە هەندێک جار زبڵ و خاشاکەکەی دەوروبەرمان کەمان نەمانتوانی و ئەوە بەشێکە لەو هۆکاری پیسبوون و ژینگە کە ناتوانین وەکو پێویست ئێمە چارەسەری بۆ بکەین خەتەرترینیان ئەوەیە کە زۆر جار لەو شوێنانەی لە وەرگایە بۆتە لە وەرگا و
زبڵ و خاشاکەکەش نزیکە لە وەرگای ئاژەڵانەوە ئاژەڵ ئەو جۆرە توخماناخوا کە هەندێکیان بابەتی پلاستیکی و نایلۆنن کە زۆر مەترسیدارن ئەچێتە ناو جەستەی ئاژەڵەکە و دوجار ئێمە بەروبوومی ئاژەڵەکان ئەخۆی ئاژەڵی گەورە بێ شیرەکەی بێ هێلکەکەیەتی جارێکی تر بۆ ئێمە بۆ جەستەی مرۆڤ ئەگوازرێتەوە بەڵام بە شێوازێکی نەرێنی هەموو بۆیە ئێستا لەم ساڵانەی دواییدایە نەخۆشیەکان زۆر زیادیان کردووە زیرەکەی هەمووی گەنجە سەری سپی بووە هەمووی گەنجە توانایی نییە هێزی نییە هەوڵەدا لە ناخیا هەوڵەدا ئەوێ هەوڵ بدا بڵان سەیرەکەی ئەڵێ پەراسومژانەکە سەرسپی بوونی من کاریگەری ژینگەییە بەڵێ کاریگەری ژینگەییە بەشێکی زۆری ڕاستە هەندێکی ئەگەڕێتەوە بۆ ویراسە بەڵام بەشێکی زۆری ئێستا کاریگەریەکانی ئەوە ڕەنگە ئەم قسەی من نییە زانایان و دانایانی بواری ژینگە پارێزی ئەوانەی هەموو ئێستا توژینەوەی زۆر ئەکەن بە تایبەتی لەم ساڵانی دواییدایە کە کێشە ژینگەیەکان و گۆڕانکاری لە کەش و هەوا و زیادبوونی ڕێژەی پلەی گەرما لە چینەکانی ئاسمان و ئۆزۆن توانەوەی ئۆزۆن ئەمانە وای کرد کە مرۆڤایەتی زیاتر هەوڵ بدە زیاتر گەڕان و بەدووادا چوون بکە بۆ هۆکارەکان بزانێت چییە چۆن وا بکەین مرۆڤایەتی بپارێزین ئەمە لە ڕێگەی زانایانەوە ئێمە ئەمڕۆ ئەتوانین ئاخاوتن لەسەر ئەم بابەتانە بکەین و ئاماژەی پێ بکەین و هەڵوەستەی لەسەر بکەین و ئێمەش بیکەینە بەرنامەی کاری خۆمان وەکو ڕێکخراوێکی ژینگە پارێزی وەکو چالاکوانێک بۆی کۆمەڵانی خەڵکی لێ هوشیارکەینەوە ئەمن مەترسیەکان ئەمن هۆکارەکانی پیسبوونی ژینگە ئەوە ئێمەی مرۆڤایەتین بەدەستی خۆمان خەریکە هەسارەی زەوی لە ناوە دێین ئەگەر بە خۆمانە نەچینەوە ئەگەر نەگەڕین بە دوای وزەی سەوزایە و ئەگەر گۆڕانکاری نەکەین لە هەموو یاسا ژینگەیەکانیش هەڵوەستەی لەسەر نەکەین ئەگەر فشار نەخینە سەر دەسەڵات و حکومەت بۆ ئەوەی زۆر باشێکیەکان ڕابگرین بەڕێز شکۆفەخان من دەمەوێت پرسیارێ بکەم جۆرەکانی پیسبوونی ژینگەش ینی باس بکەین هەر هۆکارەکان نەبێت جۆرەکانی پیسبوونی ژینگە چەند جۆرمان خۆی ئەمە کە ئێستای من باسمان کردوتمان هۆکارن بەڵام ئەمە هۆکاریشن و هەر ئەچنەوە بابەتی ئەوەی کە زۆر پیسبوونمان هەیە جۆرەکان با بڵێن ئێمە ئێستا وتمان جۆری ژینگەی سروشتیمان هەبوو جۆری ژینگەی کۆمەڵایەتیمان هەیە باسمان کرد بەشێک لە ژینگەی کۆمەڵایەتی ژینگەی کۆمەڵایەتی ئێمە مەبەستمان چییە لە ژینگەی کۆمەڵایەتی ژینگەی کۆمەڵایەتی ئەو ژینگەیە کە لە دەرەنجامی ناو خانەوادەیەک لە بینی ئەندامانی ناو ئەو خانەوادەیە چەند تاکی خانەوادەکە هەیە پەیوەندیەکەی نێوانمان و وابەستەکردن بە یەکتریەوە و چۆن ئێمە هوشیاری ژینگەیشمانەیە ئەو عیلاقەیە ئەو پەیوەندی کە لە بینی ئەندامانی خێزانێک هەیە دواتر لە خێزانێکەوە بۆ خێزانێکی تر لە گەڕەکێکەوە بۆ گەڕەکێکی تر لە شارۆچکێکەوە بۆ شارۆچکێکی تر لە شارێکی گەورەوە لەگەڵ شارێکی ترایە لە دەوڵەتێکەوە بۆ دەوڵەتێکی تر پەیوەندیەکانی نێوانیان جا ئەو پەیوەندیانە چ کللتوری بێ چ ڕۆشنبیری بێ چ بابەتە ژینگەیەکان بێ ئەمە هەمووی کاریگەریە لەسەر چی بەشێکە لەو جۆرانی کە ژینگە کە پێڵێن ژینگەی کۆمەڵایەتی کاریگەری خراپی لەسەر ژینگە سروشتێکە هەیە باش دێینە جۆرێکی تر لە ژینگە ئێمە کە پێڵێن ژینگەی ئابووری لە دەرەنجامی وتمان تەکنۆلۆژیا و ئەوەی ئێستا باسمان کرد ئەیبەستینەوە وابەستەیەکەینەوە بە ئابووریەوە باشە لایانی ئابووری ئێمە ڕۆژ بە ڕۆژ وتمان پێویستمان بە ئابووریە ژێرخانی ئابووری باش بێتوانە بەڵام ژێرخانی ئابووریش جارێکی تر کاریگەریە و هۆکارە بۆ پیسبوونی ژینگە بۆچی ئەگەر بە ئەرێنی بەکارمان هێنا ئەوە لایەنێکی تر دێنە جۆرێکی تر کە لە ژینگە ئێمە پێڵێن ژینگەی ئەسکەری با بڵێن بۆ نمونە ئێمە چەند شەڕ گەماروی شارەکانی ئێمەیدا و عێراقیدا و بە تایبەتی شاری کەرکووکیش لە دەرەنجامی ئەم شەڕانە کە لایەنە ئەسکەریەکەیە با بڵێن ئەوە پێڵێن ژینگەی ئەسکەری چ خراپیەک چ نەریێنەیەکی لەسەر ژینگە بەجێهێشت لەسەر بەردەوامبوونی ژیان لەسەر تاچی کۆمەلگاشایە چەند مرۆڤی کەم ئەندام کردوانە دەستی لە دەستدا قاچی لە دەستدایە هەر مرۆڤێکی زۆرمان لە دەستدا ئێمە خوێنێکی زۆرمان بەخشی بەم خاکەوانە چەند لە دەرەنجامی ئەو کەرەسە گەورانەی کە بۆ جەنگ بەکارمان هێنا زری پۆش و ئەمشتانە چەند زەویەکانی ئێمەیان تێکدا ئەو لایەنەیە کە کاریگەریەکی خراپ و جۆرێکە لە تێکچوونی ژینگایە جۆرێکە لەو جۆرانی کە ژینگەی تێکداوانە ئەو شەڕانە چەند دارستانی سووتان چەند دارەکان لە ڕێگەی کۆمەڵانی خەڵکەوە کە جەنگەکە گەماروی تویدا بوو هیچ نەبوو بۆ بژێوی ژیان چون دارستانەکانیان بڕیەوە وانە بەکاریان هێنا بۆ سوتەمەنی ئەمە ئەو لایەنەیە کە وابەستەیە بە لایەنە ئەسکەریەکەوە دێینە بەشەکەی تر کە ژینگەی دەرونی پێڵێن لە دەرەنجامی ئەمانە هەمووی وابەستەیەکەینەوە بە ژینگە دەرونیەکە دەرونی مرۆڤایەتی چەند تێکچوو
لە دەوروبەرەکەی لەلایە شەڕە لەلایە زریانە لەلایە بوومەلەرزەیە لەلایە جەنگە ئەمە چی خراپی نەرێنی بەجێهێش لەسەر باری دەرونی کۆمەڵانی خەڵک کە تووشی بارە دەرونیەکە بووی دیارە یەکێک لە هۆکارەکانی کۆمەڵانی خەڵک بە تووشبوونی نەخۆشی بارە دەرونیەکێ و پزیشکەکان ئەمڕۆ هەموو ئاماژە بەواکەن ئەوانەی تووشی نەخۆشی شێرپەنجابن ئەوانەی تووشی نەخۆشی شەکەرابن فشاری خوێندە بن بەشێک لە هۆکارەکانی لە ترس و دڵاڕاوچێ و بارە دەرونی خراپەکەیە ئێ پاشە کە من لە ناو ژینگەیەکی وایە بژێم کەواتە باری دەرونیم خراپە کە باری دەرونیم خراپ بوو واتە چی ئەبێت ژینگەکەی دەوروبەری من خراپە بۆیە باری دەرونی من خراپە ئەمەش ئەو لایەنی تر دینە بەشێکی تر کە پێڵین ژینگەی کیمیاوی کە هۆکارە ژینگە کیمیاویەکەش چییە یەکێک لەوانە تۆخمەکانن کە لە ناو کارگەکان بەکاردێت بەشێک لەوانە کە ئەچێتە ژیانی ماڵی ئێمەوە ئێستا بەکاری هێنین بۆ وەکو پاکەرەوەی هەوا هەزانن ئەوە چەند مەترسی هەیە ئێمە هەڵیەمژینەوە لەبری ئەوەی هەوای ماڵەکەمان ئۆکسجینی زیاتر بێ ئەچین ئەم بابەتانە بەکارێنین ئەم تۆخمە کیمیاویانە کە ئەمە بەشێکن لە هۆکاری پیسبوونی ژینگەکەی دەوروبەری ئێمە ناو ماڵەکەم جارێ واز لە دەرەوە بێنە من ماڵەکەی خۆشمم نەتوانیوە پاکش بکەم بۆچی لە ڕێگەی تەکنۆلۆژیاوە کە من ئەمە بەکارێنم وا ئەزانم بۆنی ماڵەکەم خۆشەکەم لەبری ئەوە توانم من بچم کۆمەڵێک گوڵی نەرگز و شتی سروشتی بێنم داینم بۆنی ماڵەکەم خۆشکەم ئەمە بەکارێنین پاکەرەوەکانی خانمان لەم ناو ماڵەوە بەکارێنین ئەمەش ئەوە لایەنە کیمیاویەکەیە کە ئێمە لە ڕێگەی و تۆخمە کیمیاویانەوە چیەکەین بۆ پاکردنەوەی ماڵەوە بەڵام نایزانین ئەمانە مەترسیەکانی زیاترە تەنانەت بۆ خانمان تووشی نەخۆشی هەستیاری پێستە و ئەمانەشیانە کاوشێک پەنجەی پێستی شەبن ئەمە ئەو لایەنە کیمیاویەیە کە لە ناو ماڵەوە بابینە لایەنە کیمیاویەکەی کە وەکو پێین وتمان بۆ بواری کشتتوکاڵی بەکارێنین ئەوەش ئەو جۆرە کیمیاویەیە کە ژینگە پیسەکە بەڵام لەلایەکی تریشەوە لە ڕێگەی وتمان چیەوە کارگەکانەوە لە ڕێگەی پەینەوە لە ڕێگەی زۆر جار ڕاوکردن بە بابەتی کیمیاوی وەکو چۆن بووم لە بۆم بەکارهێنن بۆ ماسی ڕاوکردن ئەوە شیشی کە لە مەترسیەکانە کە ئاوەکەشمان پیس کرد کە بابەتی کیمیاوی دوجاری شێمە ماسێکا خۆی ئەمەش ئەو جۆرەیە کە لایەنێکی کیمیاویە ژینگە پیسەکە بابینە لایەنێکی تر کە بایۆلۆجیەکەیە بایۆلۆجیش ئەوەش هۆکارێکە بۆ پیسبوونی ژینگە ئەوە چۆن هایی ئەبێت زۆر جار ئێمە وتمان دەرهاویشتەی کارگەکانەکەینە چۆکەینە ناو ڕووبار و چەمەکانەوە تۆخمی بە کیمیایی وشتمان بەکارێنەوە بەڵام کاریگەریەکەی ئەمە بۆ ئەڵین بایۆلۆژیە لەسەر بوونەوەرەکان کاریگەری خراپ بەجێهێڵێ قڕکردنی هەندێک لە ئاژەڵەکان و بوونەوەرەکانی کە لە ناو زەریا و دەریاکانن یا لە ناو ناخی زەویە لە ناو دارستانەکانن کە بەو مادە پەینانە چیە ئەبێتە هۆکاری قڕبوونی بەشێک لە مۆر و مۆرانە و ئەمانەی کە ڕەنگە شتی بچووکن بە چاو ئێمە نایان بینین بەڵام ئەزانی ئەوانە چەند سوودیان هەیە ئێمەیان پاراستووە لە هەندێک جۆری ئاژەڵی تر یان هۆکارن بۆ گواستنەوەی تۆی بەشێک لە ڕووەکەکان لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر بۆی زیاد بکە بەشێک لە ڕۆکی سروشتی کە خۆی هەندێک جار لە خۆیەوە دەرەچێ هەندێک جار هۆکارەکەی ئاژەڵە بچووکەکانن تۆوەکە ئابات وەکو بۆ نمونە هەنگەزانی چەند هۆکارە بۆ هەندێک گواستنەوەی کە ئەچێت شیلەی گوڵەکان هەڵامژێ ئەبێتە هۆکارێک بۆ گواستنەوەی تۆی ئەوە زیادبوونی ڕێژەی پانتایی سەوزایی واتە هەڵاڵەکان گوازنەوە بۆ سەر بەڵێ کەواتە ئەمە هەموو ئەو جۆرانن کە ئێمە باسمان کرد چ کیمیاویە چ بایۆلۆجیە چ لە ڕێگەی خۆمانەوە مرۆڤە ئەمانە هەموو ئەو جۆرە مینانن بابەتانن تۆخمانن کە ئەبنە هۆکاری پیسبوونی ژینگە ڕێگەکانی پاراستنی بگورە کاک پاراستن پێش ئەو پرسیارەت بە ئەمشم لەبێت نەچێت بەشەکەی تریان تیشکە بابین و بابەتە تیشکێکە یەکێک لە هۆکارەکان تیشکەکەیە بەڵێ ئەمەش جۆرێکی ترە بۆ پیسبوونی ژینگە کە لە ڕێگەی تیشکەوەی پێم بڵێ کام جۆرە تیشک دیارە تیشکی ئەتۆم ئەوانەی کە بەکارهێنرات ئەو تیشکانی کە لە دەرەنجامی چەکە قورسەکان بەکارهات لە کاتی شەڕی کەندا و شەڕەکانی ئێستاشدایە کە بەردەوامە لەسەر تاسەری جیهان و بەشێک لەوانش تیشکی کاتی بارانی ئێمە دوێنێ بینیمان کە بەرق و ساعقای پێڵین بە عەرەبی هەورە تریشقە وانە هەورە تریشقە ڕاستە شتێکی خواییە ڕاشە شتێکی سروشتیە بەڵام ئەویش هەندێک جار ئەو تیشکا بێتە مای مەترسی وەسەشکۆفاگە هەورە تریشقە نەبێت لە کوێ ئێمە دوومەڵان بخۆین دوومەڵانە خۆین ڕاستە ئەنجا ئەوە لایەنە باشەکەیەتی بەڵام هەندێک جاریش ئەو هەورە تیشقەیە ئەویش دەبێتە پیسبوونی ژینگە کەی کە لە شوێنێکایە کارگەیەکەیە بۆ تەقینەوەی کارگەکە شۆڕنەوە بیرمە لە بیرە مەسەڵ ڕەنگە هۆکارێکی تر بێ بەڵام هەندێک جار هەورە تریشقە لە کارگەیەکەدا کارگەکە خۆی کیمیاویە
ئەو کاتە هەورە تریشقەکە بێتەوە هۆکاری لایەنە ئەرینیەکە بەڵام خۆلایانی باشی هەیە شتێکی سروشتی ئێمە باسمان کردێت دەبێتە لایەنێکی نەرێنی نەرێنیکردنی ژینگە پیسبوونی ژینگە کەواتە ئەو بەشە پێڵێن تیشک و هەندێک جار تیشکی تریش هەیە کە وتمان لە ڕێگەی تەکنۆلۆژیاوە ئەوەش یەکێکە لە لایەنە مەترسیدارەکانە کەمە بە تیشکی ئەتۆم تیشکی گاما تیشکی ئێمە ئێستا چین کە فەحسی خۆمان ئەکەین لە مستەشفا و نەخۆش ئەبین ئەو تیشکانەش خۆ هەندێک جار ئەگەر ڕێژەکەی زیاد بێ زیادە بەدەر کەواتاوەش مەترسیە بۆ سەر من دەمەوێت لەسەر ئەم خاڵە هەڵوەستەیە بکەین زۆربەی کات بۆ منە لە وەختی پێشووتر لە بواری پزیشکیان نەڕەنین هەبوو نامفراسە بوو کە پێی دەوترێت سیتی لەوانەیە ئەشعی ئەکسڕی عەتیادی تا ڕادەیەکە بوو بێ بەڵام ێستا ئێمە پزیشکەکانمان دەچی بۆ لای و یەکسەریان مفرازیان ڕەنینن بۆ دەکا کە ئەمانش بۆ خۆی لە خۆیدا کۆمەڵێک تشکی زیان بەخشی تەیە کە زیانەکەی زۆرترە لەوەی کە ئیسفادەی هەبێ ئایا ئەمە ئەم ڕەنینە مفراسە من دەمەوێت بۆ بینەران ئەمە ڕوون بکەینەوە کە هەر نەک دکتۆرێک و مفراسێکی نووسی بڕوا مفراس بکە کۆمەڵە زیانی لاوەچی هەیە ڕاستە دیارە ئێمە لێرەدا ئەمە بابەتێکی گرنگە کە من باسم کرد جۆرێکی تر لە پیسبوونی ژینگە یان جۆرەکانی پیسبوونی ژینگە تیشکەکەیە لایەنە تیشکەکەیە لێرەدا ئەمەش بابەتە گرنگە ینی بگەڕینەوە بۆ مێژوو لە مێژوودایە کۆمەڵانی خەڵک ڕەنگە نەخۆشی زۆر هەبوو لە قۆناغەیە بەڵام بە دەرەجەی ئێستا نەبووە بە ڕادەی ئێستا نەبووە ئەمڕۆ نەخۆشیەکان زیاد بوونە وتمان یەکێک لە هۆکارەکان ئەمەیە ئێمە ئەو هەموو پیسبوونی ژینگەیەکی بەسیتە مفراسی بۆ پێویست ناکات ئێمە هەموو شتێک بچینەوە بگەڕینەوە چەند جارێک مفراس بکەین کەی مفراسەکە زۆر خەتەرە بێ و مەترسیدارە بێ مەترسی هەیە کە من چەند جارێک دووبارەی کەمەوە کەی کاک پێشنگ من چوون بۆ لای دکتۆریی بەڕێز کەوتی بڕۆ مفراسەکە بکە بە ضرورەتی زانی بۆ پاراستنی ژیانی من چوون کردم بەڵام قەناعەتم بەو دکتۆرە لێنا هەسام چوون بۆ لای دکتۆرێکی تر بەویم نەوت جارێکی تر هەسام مفراسێکی ترم کردەوە قەناعەتم بێویش نێنا ئەوەندە ڕاڕام هەسا چوون بۆ لای دکتۆری سێمیش مفراسێکم بۆ کاو ناڵێم باس ناکەم ئەمەی لای ئەم دکتۆری یەکەم حەقوایە من بیبم بابە من پێش تۆ چوومە بۆ لای دکتۆرێکی تر ئاوای پێوتم بەراوردێ بکە لە بینی ئەمەوە بابزانین پێویستەکە من جارێکی تر مفراس بکەمەوە ئەو کاتە زیاد مەترسیە ئەگینا خۆی ماڵین ئەمڕۆ ینی هەندێشت هەیە پزیشکەکانیش لە ڕێگەی ئەوە نەبێ هەرچەند زیرەک بن هەرچەند دانابن ناتوانن بگەن بە دەرەنجامێک لە ناو جستەی ئێمەیە چی هەیە ئەوەیە بیبینن بۆیە یەکێکە لە ضرورەتەکانی ژیان بەڵام کەی بە ئەوەی کە لە زیادە بە دەر بەکاری نێنین بە هەڵە بەکاری نێنین دووبارە و سێبارەی نەکەینەوە لە نێوان 2 مانگ 3 مانگدا من بچم 2-3 جار مفراس بکەمەوە 2-3 جار ئەکسڕەی بکەم ئەو کاتە زۆر مەترسیە بێ بۆ سەر بواری تەندروستی ئێمە بۆیە هەوڵ ئێمە ئەوڵ دەین کۆمەڵانی خەڵک لەوە ئاگادار بکەینەوە کوژینگە پارێزێک بگەڕینەوە بۆ شتە سروشتیەکان هەوڵ بدەین خۆمان بپارێزین لە کۆمەڵی ئەم بابەتانی باسی تیشکت کرد و باسی هۆکارەکانی پیسبوونی ژینگە و جۆرەکانی پیسبوونی ژینگەمان کرد ڕێگەکان ڕێگەی پاراستنی ژینگە ڕێگەکانی پاراستنی ژینگە چییە؟ بەڵێ دیارە ڕێگەکانی پاراستنی ژینگە ئەبێ مرۆڤ لە خودی خۆیەوە دەست پێ بکە من و تۆ لە ناخی خۆمانەوە دەست پێ بکەین ئەگە من بیر و باوەڕم بۆوە نەبوو ژینگە پارێز بووم و ژینگەکە پارێزم و مەترسیەکانی دەوروبەری خۆم نەزانی شتێک لە ناو ناخی منە پێی نەوتم بۆ بەردەوامبوونی ژیانی خۆت بۆی تەمەنت زیاتر بێ خۆشیەکانی ژیان ببینی ناخۆشیەکانیش تەنانەت ببینم ژیان خۆیەوە هەیە بێ خۆشی و نەخۆشی تایە جوانیەکانی ژیان ئەمێت بە خۆشیەکانی و ناخۆشیەکانی ئەو ژیان جوانە بێت ئەگەر لە ناخی منایە ئەو بیر و باوەڕان نەبوو کە من بۆی ژیانی خۆم بپارێزم لە نەخۆشی لە پیسبوونی ژینگە لەمە لە خۆمەوە دەسم پێ نەکرد ناتوانم من بە کەسێکی تر بڵێم بە دەوروبەرەکەم بڵێم بە ئەندامانی خێزانەکەی خۆم بڵێم بۆیە هەموو خێزانێک لە دایک و باوکەوە دەست پێکات چۆن مناڵەکانیان پەروەرداکەن بۆ پاراستنی ژینگە بۆ بەردەوامبوونی ژیانی خۆیان دێینە ئەنجا بۆ ئەساسەیەکی تر دەستگایەکی تر کە دەستگاکانی خوێندنە لە ناو خوێندنەوە لە ڕێگەی بابەتەکانی منهەجەوە کە ئێمە ئیخوێنین لە هەموو قۆناغەکانەوە لە باخچەی ساوایانەوە تا گەینە ئاسیزانکۆ بۆ پاراستنی ژینگە ئەبێ ئێمە بابەتی گرنگ بخینە ناو بابەتە منهەجیەکان کە بەداخەوە ئێستا زۆربەی ئەو بابەتانە وەکو پێویست هەل لە باخچەی ساوایانەوە هەتاوەکۆ گەینە زانکۆ گرنگی پێنەدرا و نەبووتە بابەتێکی
ئەو تۆ تا ئێمە مناڵە چاوگەشەکانی پێ گۆشەگیر بکەین و خۆشەویستی ژینگای لا دروست بکەین. ئەمە وەکو ئەوە. لایەنی سێیەم حکوومەتە، دەسەڵاتە. ئەبێت دەسەڵات دەست پێ بکات ژینگە پارێز بێت، چۆن ژینگە پارێزێت. جا ئەو وەزارەتانی زیاتر معنین یان وەکو دەسەڵاتی فەرمی گەورەی حکوومەتی عێراقی فدرال لە ڕێگەی چیەوە؟ لە ڕێگەی جێبەجێکردنی یاساکانی دەستور و یاساکانی حکوومەتی عێراقیەوە. زۆر باشە بەڵشکۆفە باسی دەستور و باسی حکوومەتت کرد کە پێویستە ئەوان ڕێنماییەکان بۆ پاراستنی ژینگە دەربکەن. بەڵام ئایا ڕۆڵی ڕێکخراوەکان ڕێکخراوە مەدەنیەکان و من دەزانم کە بەڕێزت ئەندامی ڕێکخراوێکی ژینگە پارێزیت کەویش کوردستانێکی سەوزە تا ئێستا ڕۆڵی ڕێکخراوەکان چۆن دەبینی؟ ینی ئەو فشارێک خستۆتە سەر دەسەڵات کەوا فشارێک بێ کە بتوانن بەپێی دەستور بەپێی قانون فەرزیکەنە سەر تاک بە تاکی ئەم کۆمەلگایە کە ژینگە پارێزی لە پێشە شتێکەوەیە. بەڵێ دیارە من وا دەستم پێکرد ئێستا هاتمە سەر ڕێکخراوەکانیش کەوتم سەرتا ناو خێزان و دوایی ناو دەستگاکانی خوێندن و زانکۆ ئەنجا دینە لای حکوومەت و دەسەڵات و یاساکان و دەستور. پاش ئەوان ئینجا کێ دێ ئیعلان دێ ئینجا کۆمەلگای مەدەنی دێ وەکو بەپێی سیلسلەی دەسەڵاتەکان. ڕۆڵی ئیعلام ئەنجا دواتر کۆمەلگای مەدەنی ئیعلامیش یەکێکە لەوانەی کە ئەبێ ڕێنیشان دەربێت بابەتەکان زیاتر بکە وەکو چۆن ئێستا کەناڵەکەی ئێوە بەردەوام من ساڵانێکی زۆرە لەگەڵ ئێوەیە بەشدارین لە هۆشیارکردنەوەی کۆمەڵانی خەڵک لە خۆپاراستن و لە ڕێگاکانی چارەسەرکردنی ژینگە و پانتایی سەوزایی و ئەمانە. ئەوە بەشی ئیعلامەکەی دێنە کۆمەلگای مەدەنی. کۆمەلگای مەدەنی وەکو دەسەڵاتێکش لە دوای ڕاگەاندن و میدیاکارانەوە دێت کە کاری ئێمەی چالاکوانانی بواری پاراستنی ژینگەیە چۆن لە ڕێگەی بەستنی کۆڕ و سیمینار و هەڵمەتەکانی نەمامڕواندن و زیادکردنی پانتایی سەوزایی و بەشداریکردن لەگەڵ زانکۆیە لە سیمینارەکان لە یادەکانی کە یادی ئەو یادانن کە ئەمڕۆ ڕۆژی ژینگەیە، ئەمڕۆ ڕۆژی زەویە، ئەمڕۆ ڕۆژی خاکە، ئەمڕۆ ڕۆژی پاراستنی هەوایە بەپێی یادەکانیش لەو کاتەیە هەڵمەتێکی گەورە بەرپاکەین ئێمە بۆچی بۆی ئەمڕۆ هەوا ئاپارێزین ڕۆژی پاراستنی هەوایە، ئەمڕۆ ڕۆژی پاراستنی خاکە، ئەمڕۆ ڕۆژی زیادکردنی پانتایی سەوزاییە. بەپێی ئەوانە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی هەوڵماندا بەڵام ساڵانێکی زۆرە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بە تایبەتی ئەوانەی لە بواری ژینگەیە بوون ڕێکخراوێک دوان زیان بوون. ئێستا ڕەنگە بڵێم ئەمڕۆ لە کەرکووکا 5 ڕێکخراوە هەن بەداخەوە ڕێکخراوەکان کەم بوون و هەمویان پسپۆر نەبوون لە بواری ژینگەیە بۆیە ڕەنگە وەکو پێویست نەمانتوانی وە خزمەتی تا چەند توانی و توانە کاریگەری لەسەر تاچی کۆمەلگە دروستکەن. ئێمە مەبەستمانە تاک هۆشار بکەینەوە کە ژینگە بپارێزێ چکە لە 2000 تاک کۆمەلگە پێک دێنێ و کۆمەلگەش دەسەڵاتێکی سیاسی پێک دێنێ. ئەگەر تاکمان هۆشیار نەبێ کۆمەلگەیەکی هۆشیار و تەندروست دروست نابێ و ئەگەر کۆمەلگەیەکی هۆشیار و تەندروست دروست نەبوو دەسەڵاتێکی سیاسی هۆشیار و تەندروست دروست نابێ. وەکو ڕێکخراو تا ئێستا چەند سیمینار یا چەند کۆربان چەند دیدار بەڕێستان یا ڕێکخراوەکانی ئەوانەی کە لە بواری ژینگە کار دەکەن من تا ئێستا دیدارێکی گەورەی ژینگەیم لە کەرکووک نەبینیوە. لەوانەیە لەولا سیمیناری ژینگەی کرابێ بۆ شارکردنەوەی کۆمەڵێک یان نوخبەیەک بەڵام پێویستی بەوەیە کەرکووک پێویستی بەوەیە دیدارێکی ژینگەیی دروست بێ ینی دیدارێک ئێمە سنتەر ڕۆشنبیری کەرکووکمانەیە. بەڕێستان تا چەند کارتان کردووە لەسەر بابەتە؟ دیارە ئێمە وەکو خۆمان ڕێکخراوەکەی خۆمان جارێ ئاماژە بە ڕێکخراوەکەی خۆمانە دەمە کۆمەڵی کوردستانێکی سەوز کە ئێمە لە ساڵی 1994 ڕێکخراوین و لە پاش پرۆسەی ئازادی لە ناو شاری کەرکووک لێرەش ئێمە ناوەندی کەرکووکمان دروست کردو ئەوە چەند کۆنگرس زیاتر ئێمە ببەستین و لەم هەموو کۆنگرانەدایە ڕۆڵی ئەوتۆمان هەبوو لە گۆڕانکاری تەنانەت لە یاسا ژینگەیەکانیش چ وەکو یاساکانی هەرێمی کوردستان کە یاسایی ساڵی 2008 48 مادەی لە خۆگرتووە و چوەکو یاساکانی حکوومەتی عێراقی کە یاسای ژمارە 27 ساڵی 2009 کە تەمەنەمە یاسایە کۆنتر بوو بەڵام گۆڕانی بەسەراهات لە ساڵی 2009 بە ژمارە 27 39 خاڵی لە خۆگرتووە کۆمەڵی بڕگە و ئەوەیە کاری ئێمە و کۆمەڵی کوردستانی سەوز لەسەر هەردوو یاساکە چڕبوونەوە لەسەر بەشێک لەو یاسایانەی کە ڕەنگی وەکو پێویست خزمەتی ژینگەی نەکردبێ لەگەڵ حکوومەتە ئاخاوتنمان کردو و پەیام هەبوو لە نێوان ئێمە و ئەواندایە
وە کۆڕ و سیمینەرمان بۆی بەستووە و ڕێگەی کتێب و ڕەنگە فلیمی زۆر باشە ئێمە فلیمێکمان هەبووە مایهۆم کە فلیمێکی بیانی بووە بەڵام کردومان لەسەر زمانی کوردی و زمانی عەرەبی و چەندین قورسمان لی دابەش کردووە لەسەر ئاستی زانکۆ لە ناوشاری کەرکووک کۆڕی گەورەمان بۆی بەستاوە بەڵام لە سەرەتای پرۆسەی ئازادی بوو ئەکرێ بڵێم لە ساڵی 2012 ئەو ساڵانە چالاکی زۆر باشترمان هەبوو گەورەتر بوو بەڵام تو خۆ تەزانی کاک پێشەنگ ئێمە ڕێکخراوین ڕەنگە بودجەیەکی زۆر لە بەردەستی ئێمەدا نەبێ و ئەو هەموو چێشمە کێشانی کە ڕوویدا و ڕەنگە بودجەی بەشێک لە ڕێکخراوەکان وەکو پێویست جارە لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەدرا ئەو بودجانە لە بەردەستانەمان نەمانتوانی وەشتێکی گەورەی ئەوەی وەکو جەنابەت باسی ئەەکەی بەڵام بەدەر لەوەش ئێمە لەگەڵ زانکۆی کەرکووکایە من 2 ساڵ بەر لە ئێستا بە شێوازێکی باش و زانستیانە سیمینارمان پێشکەش کردووە لەگەڵ جامیعەی کتابە لەگەڵ زانکۆی کتابە لەگەڵ زانکۆی کەرکووکایە کۆلێژی کشتتوکاڵ و دوو چالاکی گەورەمان ئێمە کردووە ڕەنگە ئەوە بەهینی بووە بە کردداری بۆ ئەو چالاکیانە زانکۆی کشتتوکاڵی کەرکووک و کشتتوکاڵی حەویجە و هەروەها دام و دەستگاکانی ناوشاری کەرکووک وەکو شارەوانی و بەڕێوەبەرایەتی ژینگەی کەرکووک ئەمانە هەموو بەشدار بووین لەو چالاکیە بۆ هوشیارکردنەوەی کۆمەڵانی خەڵک ئەمانە ئەم هەموو کارانە هەمووی کراوە بەڵام با ئێستا بینە سەر ئەوەی کە لەم 2 ساڵی ڕابردووە ڕەنگە کۆرۆنا هەندێک جار لە سەردەمی کۆرۆنادا هەندێک چالاکی باشمان کردەوەش بۆ هوشیارکردنەوەی کۆمەڵانی خەڵک لەو کاتەیە پێویست بوو لەبەرەوەی جموجۆڵی مرۆڤایەتی وەستاوز بوو و خاشاکێکی زۆر شارەکەی تەنیچ کە مرۆڤ نەیەتوانی دەرچێتە دەرەوە قەدەغە بوو بۆیە لە ڕێگەی ئێمەوە کۆمەڵی کوردستانێکی سەوز و پەیوەندیەکانی ئێمە لەگەڵ شارەوانی کەرکووکایە هەوڵماندا شارێکی زۆر و لە ڕێگەی میدیاوە و لە ڕێگەی کەناڵەکەی ئێوە ئاماژەمان خستە سەر ئەوەی چۆن ئێمە من دەمەوێت لەسەر تەوەرێکی گرنگ هەڵوەستەیەک بکەین تەمەشا دەکەی کەرکووک ئێستا ژینگەکەی زۆر نالەبارە و بڕۆین تەمەشایی نەخۆشخانەی شێرپەنجەکەی کەرکووک بکەین ڕۆژانە مانگانە ئەحسایەکی وام لە بەردەست نیە بەڵام خەڵکێکی زۆر تووشی شێرپەنجە و نەخۆشی پیس دەبێت ئەمە و هۆکارەکانی ئەوەیە کە ژینگە بە تەواوەتی پیس بووە ئێوە توانیتوانێت فشارێک بکەنە سەر ئیداری خۆجی کەرکووک کە محافزێکی بە وەکالەتی بە زۆر سەپێندراو کە لە دەرئەنجامەکانی ڕیفراندۆم و 16 ئۆکتۆبەر کە بەسەر کەرکووک توانیتانە لە زەختکەنە سەر محافەزەی کەرکووک کە ئێستا کەرکووک لەسەر دەریایەکی نەوتە نەک لەسەر دەریایەکی نەوتە یعنی زۆربەی کات ئەرزە زراعیەکان کۆمەڵێک ئەرزی زراعیشیە کە دەوڵەمەندە ینی دەتوانێت هەر لە بودجەی ناوخۆی خۆی بتوانین ژینگەکەمان پاک بکەینەوە ئەوە فشارێکتان خسۆتە سەر ئەم محافزە بە زۆر سەپێنراوە بڵێ دیارە هەر ئێستا ئەمە وابەستاکەینەوە بۆ پرسیاری پێشووتر کە بەڕێستان کەرکووک پێویستی بەوەیە ڕەنگە کۆنفرانسێکی گەورەی ژینگەی بەستین لە ناوشاری پاراسی هەر کوچە و کۆڵانێک زبڵدانێکی لێ جا من حەزەکەم ئاماژە بەوە بکەم مانگێک بەر لە ڕەمەزان دیارە من ئامادەی 2 چالاکی یاخود 2 بانک هێشتنامە بوومە کە یەکێکیان لەگەڵ ڕێکخراوی CDO بوو شتێکی زۆر گەورە و باش بوو هەموو لایەن و نوێنەرایەتی دام و دەستگاکانی کەرکووک و جێگیری پارێزگاری شاری کەرکووکیش ئامادەی ئەو چالاکیە بوو لەسەر ئاستی وەزارەتەکانی حکوومەتی فدرالیش ئامادە بوون لەوێدایە ئێمە ئاماژەمان کردە سەر هەموو ئەو بابەتانی کە ڕەنگە بابەتی ژینگەی و شتی تریشی لە خۆگرت بوو بەڵام چڕ بووینەوە لەسەر بابەتە ژینگەیەکان تەنانەت باسی قەڵای کەرکووکیش کرا باسی کۆمەڵی شتی گرنگرا ئێمەش وەکو کۆمەڵی کوردستانی سەوز فشاری خۆمان و ئەو خاڵانی کە وەکو پێویست وابوو لەسەری قسەمان کردووە و پەیامی خۆمان مانگەیاندۆتە حکوومەتی فدرالیش و لایەنە پەیوەندیدارەکان ئەوەیان یەکەم دووەمیان هەر پێش مانگی ڕەمەزان بە چەند ڕۆژێک ئێمە لە هۆتێلی پلازا دیسانەوە نوێنەری وەزارەتی ژینگە و نوێنەری وەزارەتی نەوت و هەروەها لایەنە پەیوەندیدارەکان و ژینگەی حکوومەتی فدرال و حکوومەتی عێراقی و سەرۆک و نوێنەرانی دام و دەستگاکانی حکوومەت لێرە خۆخۆجێی کەرکووک وها هەروەها بەغاش و لەگەڵ کۆمپانیایە کە ئەو کۆمپانیایە لە بەسڕاوە هاتبوون ئەو کۆمپانیایە کۆمپانیایکی گەورن دیارە بە فەرمی ئیجازەی حکوومەتی عێراقیان پێدراوە بۆ پاراستنی ژینگە ئەوان سپۆنسەری بابەتەکەیان کردو من خۆم ئامادە بووم بۆ کۆمەڵی کوردستانێکی سەوز و زۆر خاڵی گرنگم باس کردووە لەگەڵ یانایە و بەردەوامیش ئەبین ئەم بابەتە لێرە کۆتایی نایە من بوومەتە ئەندام لە ناو ئەوە و لە ناو بابەتێکی تریش کە لەگەڵ ئەمانەی عامەی مەجلس وزەرایە من وە کۆمەڵی کوردستانێکی سەوز ئەندامم تایە
کە بەردەوامین لەسەر کارە ژینگەیەکان و ئەو وەرچەرخانانەی کە ئێمە پێویستەکە بیکەین لە بواری ژینگەیە لە ڕێگەی یاسا و دەستورەوە لەگەڵەوانە من لەگەڵیانم کاک پێشنگ با باس ئەم خاڵەیانت بۆ بکەم ماوەی بەرنامەکەم تقریباً بەرەو کۆتایی دەڕوا بەرەو کۆتایی ڕۆ ئەمە گرنگە کە لەوەیە بۆیە ئەڵێم ئەمە گرنگە ئاماژەی پێ بکەم لەمەی هۆتێل پلازایە باسی چیمان کرد و مەترسیەکانی ئەوەی کە ڕەنگە من ئەوە چەند جارێکیشە باسی لێواکەم چەند ڕۆژێ بەر لە ئێستش لێدوانم لەسەریدا هەر بۆ کەناڵی کەرکووک و چەند کەناڵێکی تری کەرکووک ئاماژەمان بەوە کرد کە 17 شوێنی پیس لە ناو شاری کەرکووک هەیە کە مەترسیەکی زۆر خراپە بۆ سەر بەردەوامبوونی ژیان لە ناو ئەم شارە یەکەم شارە لەسەر ئاستی عێراق کە 17 جێی پیسمان هەیە دواتر پارێزگای مووسڵ دێت و لەسەر ئاستی وڵاتە عەرەبیەکان دووەم وڵاتە کە ژینگەکەی زۆر زۆر پیسە و لەسەر ئاستی جیهان عێراق ئێستا تۆمار کرا کە پێنجەم دەوڵەتە مەترسی گۆڕانی کەش و هەوای لەسرە بۆیە ئێمە ئێستا لەسەر ئەم تەوارانە من وەکو ئەندامێک لە ناو کۆمەڵی کوردستانێکی سەوز لەگەڵ حکومەتایە بەردەوام لەسەر ئەم تەوەرە گرنگانە کە نوێنەرایەتی کۆمەڵی کوردستانی سەوز و شاری کەرکووکەکەم لەسەر ئاستی حکومەتی زۆر باشە بەڕێز شکۆفە کۆتا قسەت بۆ خەڵکو و بۆ دەسەڵات چییە لە بواری پاراستنی ژینگە بەس بە کورتیە بۆ دەسەڵات بابگەڕێنەوە بۆ جێبەجێکردنی یاساکان و سزادانی کۆمەڵانی خەڵک هەموو وڵاتانی جیهان لەسەر سزای ژیانیان بەردەوام کردو خۆشگوزەرانیان فراهم کردو بۆ کۆمەڵانی خەڵک هەمووی لە بار بۆیە واتە لەو تۆ من سزاتە دەم ئەو بڕەپارەیە کۆ بێتەوە جارێکی تر بۆ بواری خزمەتگوزاری بەکارێن ئەی بۆ وڵاتی ئێمە ئەمە ناکەن وە با سزای ئەو کەسانە بدرێ سەر پێچیەکە کارگەکەن ئەمە بۆ ئەوان تاچی کۆمەلگاش هیوادارم ئەوەی کە ئەمڕۆ گوێبیستی ئێمەیە لە ناو خودی ماڵەکەی خۆیەوە من زۆر شتم باس کرد کە هۆکاری پیسبوونی ژینگەیە لە ناو ماڵەوەی ئێمە بە هەر هەمویان هەوڵ بدەن لە ناو خانەوادەکانی خۆیانەوە هەوڵ بدەن خۆیان بپارێزن لە نەخۆشیەکان لە مەترسیەکانی ژینگە هەر یەکێک لە ئێوە با نەمامێک بڕوێنێ بۆی ئۆکسجینی تەنها خۆی دەستەبەر بکات زۆر باشە دەستخۆش ئەمڕۆ فرە خۆشحاڵ بووم لەگەڵ بەڕێزت گفتوگویەکمان کرد لەسەر تەوەرێک کە پەیوەستە بە تاک بە تاکی کۆمەلگە و بە تاک بە تاکی ئەم شارە و هیوادارم هەمومان بتوانین لە جێ خۆمانەوە ژینگەی خۆمان بپارێزین و ژینگەی خۆمان پاک بکەینەوە و ئیشارەتێکت کرد و سپیبوونی قژی تۆش پەیوەندی بە پیسبوونی ژینگەوە ئینشاءالله هەمومان دەبینە یەکتیم و بتوانین فشارێک لەسەر دەسەڵات داران دروستکەین بۆ پاراستن و پاکردنەوەی ژینگە زۆر باشە لێرەدا دێمە کۆتایی بەرنامەی بۆ جێبەجێکردن هەتا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ